میوانداری بەڕێز عەبدولوەهاب سلێمانمان کردووە بەڕێزیان بەڕێوەبەری شوێنەواری ئیداری سۆران و هەروەها دکتۆرن لە بواری شوێنەواریدا. هەموو ئەو کەسانی کە لە بوارێکدا کارەکەن پێویستەکە پسپۆڕیەکەیان لەو بوارەدا بێت تا بتوانن زۆرترین هۆشیاری و خزمەت بەو لایەنەش بکەن. دکتۆر بەخێر هاتیۆم کاتە دکتۆر پێم خۆشە جارە باسیەوە بکەین کە بوونی شوێنەوار تا چەند گرنگە بۆ ڕاکێشانی گەشتیار و بۆ کەرتی گەشت و گوزاریش. بەڵێ لە ڕاستیدا پێش هەموو شتێک دەستخۆشتان لێ دەکەم کەناڵی کەی 24 کەناڵێکە کە زۆر جار کاتێک کە شوێنێکی شوێنەواری دەدۆزینەوە زۆر بە گەرمیەوە پێشوازی لەو بابەتە دەکات. بەڵێ و دەستان خۆش بی تەبعەن سەکتەری شوێنەوار سەکتەرێکی زۆر گرنگە کە خۆشبەختانە لەو دوو کابینەیە نوێی کە لە حکوومەتی هەرێم و بەڕێوە دەچیتن کاری زۆر باشی لەسەر دەکرێت بە تایبەت لە کابینەی ئێستا ئەو جاریان ئێمە وەکو ئیدارە سەربەخۆی سۆران بەنیازین کارێکی زۆر باش لە بواری شوێنەوار بکەین و ئاوڕێکی جددی لەبارەی بدەینەوە. بالفعل هەروەک جەنابەت باست کرد شوێنەوارەکان بابەتێکی زۆر گرنگن. پێشی کە داخلی بەرنامە بین باسیەوەمان کرد کاتێک کە سەردان دەکرێت بۆ وڵاتێکی بیانی مۆزەخانەکان سەردانی مۆزەخانەکان دەکەن سەردانی سایتە شوێنەواریەکان دەکەن بۆ ئەوەی کە سیمای ڕاستەقینەی ئەو وڵاتە مێژووی وڵاتە ببینن نازنامەی خەڵکەکەی ببینن. باشە دکتۆر چەند شوێنەوارمان هەیە لە کوردستان؟ خۆی پێشتری ئەمن بە نمونە بۆتان باس دەکەم لە ساڵانی هەفتایەکان ڕووپێوێکی شوێنەواری کرابوو لەلایەن حکوومەتی عێراقەوە کە تەنها بە هەر 6 قەزای سۆران و چۆمان و مێرگە سۆر و ڕواندز و خەلیفان و سیدەکان تەنها 51 سایتی شوێنەواری تۆمار کرابوو. بەڵام خۆشبەختانە کاتێک کە حکوومەتی کوردی کاری لەسەر شوێنەوارەکانی خۆیان کرد ژمارەی شوێنەوارەکان تا نزیکەی 4 ساڵ پێش ئێستا گەیشتە 6,000 شوێنی شوێنەواری و لە ئێستادا نزیکەی 9,000 سایتی شوێنەواریمان هەیە بە هەر 4 پارێزگاکەی سۆرانی زۆر دەوڵەمەنە بە ناوچە هەم بە ناوچەی گەشتیاری و هەم بە شوێنەوارەکانیش. بەس لە گەشتیار پابەندە بە پاراستنی ئەو شوێنەوارانە؟ ئەو چەند ساڵی ئەخیری لە ڕێگای کەناڵە تەلەڤیزیۆنیەکان لە ڕێگای ڕۆژنامە و گۆڤارەکان ئیشێکی باش کرا بۆ ئەوەی کە خەڵکەکە لەو بوارە تێبگاوە هەروەها دەستگا ئەمنیەکانیش هاوکار بوون. خۆشبەختانە ئەوە کارێکی زۆر باشە کە لەو چەند ساڵی ئەخیری کرا. بەڵام زۆر جارش دەبینین کاتێک کە بارودۆخی ئابووری تێک دەچی خەڵکانێک بەداخەوە کاری هەڵکۆڵینی نایاسایی لە شوێنەوارەکان دەکەن. بۆچی ئەو کارەکەن بە مەبەستی چی؟ ڕاستیەکەی هاژەخان خەڵکانێک پێیان وایە هەر شوێنێک کە سایتێکی شوێنەواری بی شوێنێکی شوێنەواری بی تەنانەت ئەگە پارچەگلێنەیەکی لێ بدۆزنەوە هەست دەکەن کە ئەو شوێنە خەزێنەی لێە زێڕی لێ شتی گران بەهای لێە. بەڵام لە ڕاستیداوە هیچ وان نییە. هەمانە بە سودفا بە دەگمەن ئەو شتە دەدۆزرێتەوە وەکو ئەوەی بەڵام تیمی تایبەت و شارزای وەکو بەڕێستانی ناکرێتەوە لە خۆتەوە زەویەک بکێڵی لە پێناوەی کە بزانی شوێنەوارێکی تایە کە لە پورێک هەیە لەوێ ئاشتی وا ڕوایەت. ئەوە زۆر جار ئەو شتە ڕوودەدا بەڵام ئەوەی کە لەلایەن خەڵکانێک ڕوودەداتن لەلایەن خەڵکانێک ئەو کارە دەکرێت کە هیچ لە بواری شوێنەوار نازانن. بۆ نمونە گەر شتێک دۆزرایەوە لەلایەن چەند کەسێک ئەو شتا دەبتە ئەوەی کە سەبەبی ئەوەی کە مێژووی وڵاتەکەی خۆت دەسڕیەوە. ئەوە یەک دوو تەنها کەسێک دەبێت بە خاوەنی و ئەو کەسە چەند ساڵ دەژی 40 ساڵ 50 ساڵ دەژی بۆ نمونە لەسەر ئەو سەروەت و سامانەی کە بەدەستی هینایە. بەڵام ئەگەر شوێنەوارەکە بدۆزرێتەوە و بە شێوازێکی ڕێکوپێک لە موزەخانە دابنرێتن تا هەتایە نەوەی داهاتووی کوردستانی سوودی لێ وەردەگری. من هەمیشە بە شوێنەوار دەرێم نەوتی دووەم. من پێم وایە حکوومەتی هەرێم ئێستا ئەگەر بیرەکانی نەوت دابخە ئیش لەسەر بواری شوێنەوار بکاتن. جا ئەم ئیشە پێویستی بە هەوڵدان و بژانەوەی زیاتر هەیە. دکتۆر عەبدولوەهاب من کە ئەچمە ناوچەیەک بنمونە کاچمە فەڕەنسا ئەگەڕێم بە دوای شوێنەوارەکانیە ئەگەڕێم بە دوای ئەو کۆشکانەی کە لەوێ مێژووی نەتەوایەتی ئەو وڵاتەی پێ ناسێنرێ. لێرەش بە هەمان شێوە کاتێکی نە شوێنەوارێک پێویست بەوەیە کە هەندێک تیاب حەویتەوە دواتر جارێکی دیکە سەردانی بکەیتەوە. بەڵام بۆ ئەمە نابینم ئەچیتە یەکێک لە ئەشکەوتە ناودارەکانی
کوردستان کە مێژووی مرۆڤایەتی تایە بەڵام ناتوانین بڵێ ئاو دەستکەوێ هۆکارەکەی چی ینی بۆ ئەم خزمەت گوزاریانەی پێنەگەیشتووە دەستت لەسەر مۆزوعی زۆر گرنگدانە هاژەخان ئێستا ئێمە لە شانەدەر بەڵێ شانەدەر سایتێکی زۆر گرنگی شوێنەواریە نەک لەسەر ئاستی کوردستان و عێراق بەڵکو لەسەر ئاستی دنیا ئێستا ئەو بابەتە خزمەت گوزاریانەی کە پێویستە کە گەشتیار بە ئاسانی پێی بگە ئەوەمان کردیە بەڵام ئەوەی کە گەشتیار بەحەوێتەوە و لەوێن دەر دابنیشیت گڵاسە چایەک بخواتەوە ئاوێک بخواتەوە ئەو شتەمان هێشتا نییە بە نیازین بە هاوکاری بۆ تا ئێستا نەکراوە بۆ ینی نەدراوەتە دەستکردی تایبەت وە بە چاودێریش بێت ڕاستیەکەی لەسەر ئەوەی کە ئێمە پلانی زۆر گەورەمان هەیە بۆ شانەدەر و کۆنسپتێکی زۆر باشی گەشتیاری دانرایە کە لەوێن دەر کار لەسەر ئەوە بکەین کە هەر ئەوە نەبی تەنها کۆشکێکدا بنین بۆی کە لە بواری گەشتیاری سوودی لێ وەربگیرێتن ناد ئێمە بەنیازین پارکێکی گەشتیاری لەوێن دەردروست بکەین و ئەوە بوویتە سەبەبیەوەی کە کەمەک تاخیر بیتن ئەو بابەتە و ڕاستەکەی لەو بوارە کەم تەرخەمیمان هەبووە بەڵام لە حکوومەتی نوێ و نەک لە حکوومەتی نوێ لە کابینەی نوێ حکوومەتی هەرێم ئێمە بەنیازین کاری جددی لەو بوارە بکەین بێگومان چونکە ئەو شوێنەوارانە کاتێ بچی سەردانی بکەیت تەنانەت ڕێگەکەشی ئەوەندە ئاسانکاریتیان نەکراوە زۆر بە سەختی ئەگەیتە ئەوەیان کاچیتە ئەو شوێنەوارانە ئەبینی زۆر نابەرپرسانە نابەرپرسیارانەش هاوڵاتیان دیمەنی ناشرینیان لەسەر دیوارەکانی لەسەر شێوازە کللتوری و ڕەسەنایەتەکەی خۆی هەڵکۆڵیەوە ناکرێت ینی تیمێکی چاودێری هەبێت لەو شوێنانە یاخود هەرچەنە ئەمە پێویستەکە تاک لە ڕێگەی خۆیەوە ڕۆشنبیری هەبێت بۆی کە بیپارێزێت ئەمە سەرمایەکی نەتەوەی توێ و بۆنەوەکانی داهاتوی تۆ نازنامە بێت حاژەخان یەکێک لەو مۆزوعانەی ترکە بابەتێکی زۆر گرنگە و پێویستە ئاوڕی جددی لێ بدرێتەوە ئەو مۆزوعە من پێم وایە ئێمە ناتوانین وەکو لایەنی شوێنەوار بۆ نمونە ئێمە 1950 سایتی شوێنەواری تەنها لە ئیدارەی سەربەخۆی سۆران هەیە کە هێشتان کاری ڕوپێ و کۆتایی پێنەهاتە لە هەر شوێنێک ئەمە 2 پاسەوان 3 پاسەوان دابنێن ئەوە نابی بەڵام ئەگەر هاوڵاتی خۆی ببێت بە پاسەوانی شوێنەواریەکانی خۆی ئەوە شتێکی زۆر باش دەبێت بالفعل قسەکەت زۆر جوانە زۆر جار کە ئێستا بۆ نمونە دەچی ئەشکەفتی هەزارمێر دەچی ئەشکەفتی بەستون دەچیە شانەدەر خەڵکانێک کە دەچی بۆ گەشتیار پمپێکی سبوغ لەگەڵ خۆی دەبات تەبان دیمەنێکی زۆر ناشیرنە باشە ئێستا ئەمە لە سەدەی 21ین هەر یەک لە ئێمە پیجێکی هەیە و دیوارێکیشی لەو پیجەی خۆی هەیە دەتوانی لەسەر دیواری پیجەکەی خۆی هەرچی هەیە بینوسیتن ئەو ڕۆژە بە یادگاری دابنێت ڕسمی لەسەر بکە بەڵام پێویستەکە لەسەر دیواری ئەشکەوتێت ناسنامەی پیتی خۆت و خۆشەویستەکەت بنووسی ینی لەوێ نامێنێت زۆر شتێکی بێمانایەوە لە کۆتاییشدا شتێکی زۆر ناشرینە ئەو کەسە بڕوانە کاتن کاتێکەوە دەکاوە شانازیەکی گەورەیە بە خوددا ئەو تیمە بەریتانیانە کە دێن سەرۆکی تیمەکەیان کە سەرۆکی ئەنستیتۆی ماکدۆناڵدیشە وێ نەدەگریت و ئەوانە زۆر بە دیمەنێکی نەشیا و ناشیرن و قێزەون سێر دەکرێت دکتۆر تۆیەکێ بووی لەوانەی کە لە هەڵکۆڵین و وەکنە لێدان لە ئەشکەوتی شانەدەرا بەشدار بووی و من خۆم بینەری ئەو بەڵگە فیلمە بووم کە لە نێتفلێکس لە یەکێک لە گەورەترین سایتەکانی جیهان نیشاندرا جی شانازی بوو جێ دڵخۆشی بوو ئەوان چۆن سەرنجیان هەبوو بۆ کوردستان کە خاوەنددارێتی ئەم سەرمایە گرنگی مرۆڤایەتیەکە پێشی ئەوەی بچینە سەر فلیمەکە من باسی کۆتاییەکە دەکەم کە فلیمەکە کۆتایی پێهات لە ترەیلەرەکەی تقریبا نزیکەی 2 هەفتە بەس ترەیلەرەکەی ڕۆیشت لە وڵاتانی ئەوروپا کەناڵی BBC پرسیارێکیان هەستیان دەستیان بەوە کرد کە کۆمەڵە پرسیارێک لە خەڵکانی بکەن لە ناو بازار لە ناو خەڵکا پرسیاریان دەکرد کە ڕات چییە بەرامبەر بە ئەشکەوتی شانەدەر و بەو فلیمەی کە لەبارەی نهێنی ژیانی نیاندەرتاڵەکان کرا ڕات چییە بەرامبەر ئەو وڵاتە ئایا وڵاتە دەناسی زۆر کەس هەبوو دێگۆ من ئەو وڵاتە ناناسم بەس خۆزگەم دەخواست کە هاوڵاتیەکی ئەو سەرزەمینە بووامە تەمەنەوە ئەوە شتێکی زۆر گەورەیە وە هەر لە ڕێگای ئەو فلیمەش نزیکەی 2 ملیار لە دانیشتوانی سەرگۆی زەوی متابعی ئەوەیان کرد کە ئەو شوێنە چێندەرا ڕاستە ئەوە دەکەوتە چێندەری گۆی زەوی وە لە ڕێگای ئەوە خەڵکێکی زۆر
کوردستانی ناسیەوە بالفعل ئەگەر ئێمە کار لەسەر بابەتی شوێنەوارەکان بکەین باسی ئەوەم کرد کە گوتم ئەگەر ئێمە بیرەکانی نەوتماندا بخین ئیش لەسەر شوێنەوار بکەین دەزانی بۆ تەنها ئەو فلیمەی ئەو بەڵگە فلیمەی کە جەنابەت باست کرد بە چەند فرۆشرابی BBC بەرهەمی هینا بە 400 ملیۆن دلار فرۆشایەوە نێتفلێکس ئەوە داهاتێکی زۆر گەورەیە کە تەنها لەسەر بەڵگە فلیمێک دروست کە ئەکرێ ئێمە هەر ئەو شوێنەوارە و چەندین شوێنەواری دیکەش ساڵانە ئەوەندە داهاتی لەوەرگرینەوە سوود بە دانیشتوانی کوردستان و بە حکوومەتیش بگەێنێ باشە دکتۆر ئەم شوێنەوارانە پێویستیان بە پاراستنە چونکە بە گۆڕانکاری لە کەشوهەوە هەڵبەت ئەوانیش کاریگەریان لەسرە بێت تووشی داڕوخانە بێت ئایا چی ئەکرێت بۆی کە بیپارێزن و بە هەمان ماتریاڵی خۆی نۆژەنی بکەنەوە بەڵێ خۆی ئەوەش بابەتێکی تری زۆر گرنگە ئەو ڕۆ بابەتەکانی و پرسیارەکانی کە دەیکەی زۆر پرسیاری حساس و ڕاستەخۆ پەیوەندی بە بوارەکە هەیەەوە هەمن هەمیشە زۆر دڵخۆش دەبم کاتێک کە لەگەر بێژەری ئەو قسە دەکەم کە زانیاری زۆر هەڵبەتەوە لە ناخی دڵمەوەیەوە دڵسۆزیمە بۆ بست بە بست خاکی ئەم کوردستانە سەلامەت بی خۆی ئێستا ئێمە بەنیازین هیچ قەڵا کە لە یەکێک لە قەڵایە گەورەکانی میر محەممەدی ڕواندەزی بوو و ئەویش دەکەویتە سەر کۆڕنیشی سۆران نۆژەنی بکەینەوە و موزەخانەکەشمان لێوێن دەربێتن تەبعاً ئەوە چەندین ساڵە ئیچقەڵامان هەیەوە بە نیازی نۆژەنی بکەینەوە بەڵام لەبەر هەستیاری بابەتەکە کە پێویستە بە مەتریاڵی تایبەت بخۆیەوە وەکو خۆی و تەنانەت ئەو مونەیە کە لە نێوان بەردەکان بەکارهاتیە ئەوانە گشتی دەبی ببرێتە فەحس کەچی بۆ کە ئاینەن وەکو خۆی دروستی بکەینەوە ئێمە بەنیازن ئەو کارە بکەین و بەداخەوە لە هەندێک شوێنی تر هەمان بووە کە تەنها هەستاینە بەردیان لەسەر بەردانایتەوە بە مەتریالی نوێ بۆ نمونە چەمەندۆیان بەکارهینایە بۆ نمونە بلۆکیان لە کاتێکە هەر خۆی لە سەردەمی خۆیان بە هەمان ئەو گڵوخۆڵی ئەوێ دروست کراوەتەوە من بە بیرمە قەڵای پاشاکۆرە هەیە لە دوکان ئەمە گڵوخۆڵەکەی ئەوەندە بتەوە وەرە دوای ئەو هەزاران ساڵە هێشتا بە پێوە ماوە بەڵام بارانیش و کەشوها گۆڕانکاری بەسەرانە جا دکتۆر گفتوگۆکەمان زۆر خۆشە زۆر شیرینە پێم بڵێ پامی تۆ چییە بۆ هەر هاوڵاتیەک بۆ هەر گەشتیارێک کە دێتە کوردستانەوە شوێنەوارەکان بپارێزێت و ژینگەی کوردستانیش بپارێزێت تەبعاً زۆر کەیفم هات نمونەیەکی زۆر جوانت هیناوە کاتێک کە کەسانێک دیانی دێن دەستکاری کوردستان دەکەن دێنە ناو خاکی تۆ وەکو داگیرکەر ناویان دێنی و تەنانەت ڕکت لیان دەبتەوە کە ئەو نەفرەتیانە چین لە کاتێکدا خۆمان دێن زۆر جار بە پیسکردنی ژینگەکەت یانەوەی کە بە دەستکاریکردنی شوێنەواریەکانت ئێمە لە ناوچەکەی ئێمە کۆمەڵێک شوێنەوارمان هەیە کە لە سەرتاسەری دنیا بە پەنجەی دەست دەژمێردرێن کە بۆ نمونە ڕۆکارتیان پێدەگوترێت بەڵام خەڵکانێک دێشکێنیت ئەو مێژووە کە چیە لەگەڵ داعشێک کە هەموو شوێنەوارەکانی بەشێک لە کوردستان و مووسڵ و ناوچەکانی دیکەی بەڵێ وێران کرد ئەوە داگیرکاریەکی زۆر مەترسیدارە کە ڕەنگە ئەگەر بۆ نمونە داعش بیان هەر داگیرکەرێکی تر بۆ نمونە لەو ماوەی ئەخیری درۆنمان لێدرا ئەو درۆنانە ڕەنگە تا چەند ساڵێک تەئسیری هەبی بەڵام ئەگەر کەسێک کە شوێنێکی تێکدا شوێنێکی شوێنەواری تێکدا کە هەزاران ساڵە مایتەوە بەڵام تۆ تێکی دەدەی تەئسیر لە هەزاران ساڵی تری داهاتووی مێژووی بە هیوایەوەی کە پارێزراو بێ دکتۆر عەبدولوهاب سلێمان بەڕێوەبەری شوێنەواری ئیدارەی سۆران نمونەتان زۆر بێ کەسانی وەکویەوە پێویستن بۆ نیشتیمانە زۆر سپاسیواکەین کە ئەمڕۆ لە کاتی خۆتان کرد و لەگەڵمان بەردەوام بین بۆ هیواین کە توانی بێتمان خزمەت بە کوردستانمان بکەین هەر بژی پێم خۆشە ئەو بەرنامانە زیاتر بکەن لەسەر مۆزوعی تێگەیاندنی خەڵکەکە بۆ ئەوەی کە ئەو هۆشیاریە دروست بیتن و خەڵک مێژووی و هەروەها خاکی وڵاتەکەی خۆی ئەوە ئەرکی ئێمە زۆر سپاس بەوە بەڕێستە.